سڵاوتان لێبێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەڵقەیەم جارش لەگەڵمان بن. بەرگدورێکی 25 ساڵە ئەو کەرەستانە دروست دەکات کە لە بۆنەکانی خەنەبەنداندا بەکاردەهێنرێن بەمە شێوێ نەریتە کۆنە ڕەسەنەکانی کورد بپارێزێت. ئەگەرچی نابینا و نابیستە و ناتوانێت قسەش بکات بەڵام هیوای بە ژیان زۆرە و سەلیقەی لە دروستکردنی جۆرەها کاری دەستی هەیە. ژن و پیاوانی دەڤەری ئامێدی ڕۆژانە 6 کاتژمێر ژینگەی ناوچەکەیان پاک دەکەنەوە. ئاراسەمین ئاوارێکی خەڵکی شنگالە و تەمەنی 13 ساڵە و ئێستا لە کەمبی ئیسیان دەژیت. ئاراس خولیایەکی زۆری بۆ دروستکردنی خانوو و نیگارکێشان لەسەر کاغەز و دروستکردنی چەندین نەخش و نیگاری جۆراوجۆر هەیە. ئەو جگەلەوە لە قوتابخانە دەخوێنێت ئەو کاتانەی کە دەگەڕێتەوە ماڵ خەریکی کاری دەستی دەبێت و چەندین نەخش و نیگاری جوانیش و خانووشی بە کارتۆن دروست کردووە. ناوێم ئاراسە خەڵکی شنگالەمات کەمپایسیا دژیم هەش زارۆکردیا مرە کەفام هاتە ڕسما مرویست ڕسما چێ بکەم بەسە نەڕسم گوتیم چێ کرد ناسە ڕسمگی کاسعالەمە چێ کرد مالمە چێ کرد و ئەس ڕسمی ئەس چێتکەم گەی سەر وەعێ خوڕە چێکەم ئێزدیا سەرعەتە شنگالێرە. ون بەرینە سەردانە ئاراسەکان ئاراس زارۆکە کە ئاراس وەختی هەکە کچکانیا خۆدا ئەف مەوهبەت بالی بوو ئەف فکرە ئەف هوایە وی بوو کە کاربێ ڕسماچێ بکە کە کاربێ ماڕادێکی خوبەکە بەس ئاراس داماوی نینە ئاراس نەبتنێ مال چێت کە ئەتمادرەسێ چێت کە نێف هەوالا چێت کە و ئاراس خۆ ئەمڕۆی 13 ساڵن سەفایەکیم تەوەستایە مدرسێژی ئەوەلە جانبێ دراستێ بەژی و جانبێ ڕسما بەژی بجا ئەمت خوازن داما ئاراس هەبێ و دەها زارۆکی دووەکە ئاراس هەنەت کامپادە نە بەڵکو بێژنتنی ئاراسە ئەف ڕسمەکەیەکی کارمێکی کەمپا دەبێ حەڕی و ئەو بێ نکار بێ بمەشێ ئەف ڕسم کردنای وەکات ئاف بچێت لێ بنێری و ئاف بچێوەکە مەخسەلێ ئاف بەهەرەکەی و مێرک لێ بنێری کێرنا یعنی ئاوا قەنجە فەرقا باژێرە و گوندە کەمپە نەمگەیزێ بتنێ ڕسماچکەم نێف هەوا لەدەن مەدرەسێدا هەواتەم ڕسمەت کی دەرەبێت ڕسماچێکەم مالەمە مساعدەم بکە دای بابێت مێ برایت مێ مساعدەم بکە بۆ هێشتنەوەی کولتوری خەنەبەندان بۆ کچووکڕانەی کاوسەرگیری دەکەن بەرگدورێک بۆ ماوەی 25 ساڵە ئەو کەرەستانە دروست دەکات کە لە شەوی خەنەبەنداندا لە شاییەکاندا بەکاردێن جگەلەوەش جلی تایبەتی خانمانە دوورێت کە مەشسەرنجی خانمانی ڕاکێشاوە و ئیشەکەشی بە شێوازێکی باش بەرەو پێش بردووە. من شەنگەزگار ماوەی ساڵێکە دەستمان کردە بە ئیشی خانمان ئیشەکانمان لە ڕێگەی پیجەوە و ئۆنلاینە لە دایرێکتەوە داوای شتەکانمانەکەن و ئێمەش ئەتوانین بۆ هەموو شارەکانی بگەێنین لەگەڵ دایکم یەکەم جار دەستی پێکرد منیش حەزم کرد هاوکاریکەم ئیشەکەم بەلاوە جوان بوو چونکە خانممان زۆر مرتاحن لەگەڵمانە چونکە خۆشمان
ئافرەتین کە ئەچینە دوکانێکەوە حەزەکەی دوکانارەکە زیاتر ئافرەت بێ زیاتر لەگەڵ ئەو مرتاحی ئەتوانی هەموو شتێکی خۆتی پێ بڵێ. هەر چەندە دایکم 25 ساڵە خەیاتە بەڵام لە سێتی نووسنی خانمانەوە دەستمان پێ کرد یەکەم جار ئەوە بوو کە ئەم شتە زۆر کەمە بەرهەمەکانمان زۆر کەمە لە کوردستان هەمووی لە دەروی کوردستانەوەیەت ئەبێت داوای بکەیت بۆی ئێمەش بیرمان کردەوە کە بۆ خۆمان دروستی نەکەین بۆ لە ناو کوردستانە شتێکی وانە بێ بەرهەمەکە زیاتر بکەین. ماوەی 25 ساڵە خەیاتم ئەجا ئێستا ویستم ئیشەکەم پەرە پێبم بۆی ئەم کللتوری خەنەبەندانە دەمێکە نەماوە لە ناو کووردا ئێستا حەزما کرد زیونی کەینەوانێت چونکە ئەمە لە کۆنەوە هەبوو هەر شتێکی جوان بوو یادگارێکی جوان و خۆش ئامێنێتوانێ بۆ ئەو کوڕکچانی کە زەواجەکەن وتمان بە شتێک ینی شتەکە بمێنێ بە زیونەتی خەریب و نامە خەڵک زیاتر احتیمامە بەشتی دەرەوە و بە شتەکانی سەردەمیەکانی ئێستا ئەمەش ئەمانێ ئەوە بە هەر بە زیینەتی بمێنێتەوانێ بۆی زیاتر پەرەمان پیا و زیاتر ئەم شتەمان دروست کردووە. ئێمەش کە زەواجمان کرد بۆیانە کردین ینی شتێکی خۆش بوو یادگارێکی خۆش ئامێنێتەوانێ ئیتر ئێمەش پێمان خۆش بوو ینی ئەمێنێتەوە ئەو شتە ئێستا وردەوتە خەریکە نامێنێت. سەنگەرەکانی پێشمەرگە تەنیا شوێنی شەڕ و ململانێ نین بەڵکو زۆر جار دەتوانن ببنە شوێنی پشوو داهێنان و بیرۆکەی جوان. لە سەنگەرەکانی بەرگری لە سحێلا پێشمەرگەیەک کە 4 جار لە شەڕی داعشدا بریندار بووە و بۆ خۆشی 170 تۆن مادەی تەقەمەنی هەڵگرتوتەوە ئێستا بیرۆکێکی جوان و داهێنەرانەی لە نێو سەنگەرەکاندا پێشکەش کردووە ئەو بەو شێوازە کولتوری نیشتمانەکەی دەپارێزێت و بەرگریشی لێ دەکات بە شێوەیەک کە چەندین خانوو و کاری دەستی جوانی دروست کردووە کە بۆتە جێگەی سەرنجی هاوڕێکانی و هەروەها توانوێتی داهێنانێکی جوانیش پێشکەش بکات. جبت الصبر ما قالت كوشكي تشيت و بيدور جنا قاتنم يعني شاب وروش مغرب يعني مستمر هالكيلو كوشك وتشاجي وبردوما أسرائيل جمالهم دست بك شو لما تنتي بون راكنا كان طنة تنتي أو دانان وراكرنو وزحمة بينو وقلب بيش مرقى يعني مقارات هذا وشتي ام هاد نفره يعني هر راستان ندا شوله خوب بود پاکش کردن مقاره که یکی چولی بو برم با من نویم بطال بنو هر برک منطقه که ما اینای عندك منطقه زاخمینه عندك منطقه نوبروار سیاره ما اینای و اولی وکی مرمری اوه مقاماتی آبی اینای قاماتی جسری تحیلا و بودانانویجی هر جبل میدانای يعني وكي تشاو مثلا مجيلاتي وزاوخ يعني اگر تزاوخ نبت شد بتوصى جاني نت غرفة آن در و بجمعينة سريجي بقي يمكنش كيف بس تقف زحمته ومصرف يجي ام هر دف خولت كن يعني نقول كسواري كاريامات كت ام پیشمرگه حوالت جنگه هنا و ام به يعني اف تشتناقتين به دار و بر و حيوانات و كيكوا يعني صبر ما بيتت يعني كانوا كمثلا تنادشت كي رحتي صبر ما بداش دانايت يعني ايوالت كن كواكي وكي مثلا جندكي لبكن يجي شولي ما هذا صبر ما بيتت وديلو كما هذا
يعني وقت زانين يا بلاغة بتصوير أو فيسبوكي وقالك ميبان بو من أربيلتين دهوكتين زاخوتين وكيف فرمانده مثلا تندر من قالت بيجي مثلا وصاب وسعبات مثلا مجتن جبيني كادت وكان جبر ناقل بي أم مثلا مدفد جهته بخو بايرن خەڵکێکی زۆر لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە وەکو گەشتیار سەردانی مۆزەخانەکەی سید محەممەد خەڵکی گوندی سەهۆڵانی سەر بە شاری مەهاباد دەکەن لەبەرەوەی کەلوپەلێکی زۆر جوان و کللتوری کوردەواری لە مۆزەخانەکەیدا کۆ کردوتەوە. سید محەممەد کە خەڵکی گوندی سەهۆڵانی سەر بە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستانە توانیوەتی بە شێوازێکی زۆر جوان کە لە پووری جیاواز و شێوازی جیاوازی ژیانی کوردەواری بە پەیکەر دروست بکات و نمایشی بکات. ئەو لەو بوارەدا سەرکەوتوو بووە هەم گەشتیارێکی زۆر سەردانی دەکەن هەم داهاتێکی باشیشی هەیە. والله دائما أول ما ساس كردوا أو موزيك رسم آداب ورسومي كردية أوش ثاني إما ساس من كردوا رسم شيء قديمي نشان ددا أما الحين بعضهم كده ما كما أما هاوين وبهاركي أما ده رجده 1000 نفر 1500 نفر دي تياره بعض كون مانية عمي شاعر برا حشيمة زور ديتي خانة واحدة مدينة وجا صار يرش من صنق فرش كردوا فوشتر ما كردوا زور يلا أو زاوايا أو بوكو عدب لرسم آداب ورسوني كردواري خمانو أو جد تيبي هالبرشيو أو مشكية دجينو ناندكا أو دستاري بيا أو أنا داندريام عدب لرسم آداب ورسوني كردواري خمانه يعني يبابا بيران مان مثلا أو قديم زحمة شيجبون أو أنا كردو أو دوتو قان كردو أنا كردو أو أنا ما نحمو داناون عدب لرسم آداب ورسوني كرديه ئێرە گوندی سەهۆڵانی سەر بە شاری مەهاباد کاک سەید ئێرەی ماوەی بە 15 ساڵە دروست کردووە منیش بە عنوانی گەشتیارێک ڕۆهاتوومەتە بە ئێرە نێوبانگێکی یەکجار زۆری دەرخستووە دیارە لێرە ئەو شتانی کە فولکلۆری کوردینە و ڕەسەنایەتی کوردیە لێرە ڕەسادێک وەکو دەبینی بۆ خوزاوە و بارحاڵ ژەنیارەکان و کە زمانی پێ بە پێوەی کە موسیقایی ڕقی نەبوو ئەوانە لێرە دەیانژەنی هەندێکی دیکەشی کە ئەگەر فەرمون تەسویل بگرن بەشی کشت و کاڵشی لێە وەکو نیرو ئاموگای قەدیم کە زیان پێدەشێڵە پێشەوەی کە میکانیزمە بێتە کوردستان یان وەکو داستاری قەدیم کە لیان دەکرد تەواوی گشتی ڕسوماتەکانی کوردی لێرە هەنا شوێنێکی تایبەتە دیارە ناسرا و خەڵک یەکجار زۆر سەردانی دەکەن هیوادارم هەمووتان ڕووی تێکەن بەڕاستی زەحمەتێکی زۆری بۆ چێشاوە و دیارە هەروە پەرشی پێوە دەدات و دەیهەوێت ببێتە بە شوێنێکی گەشتیاری زۆر گرنگ. لە هەنگاوێکی خۆبەخشانەدا ژمارەیەک ژن و پیا و لە دەڤەری ئامێدی پرۆژەیەکی ژینگە پارێزی لە چەند گوندێکی ئاقاری دەڤەری ئامێدی ئەنجام دەدەن. ئەوان لە پرۆژەکەیاندا ڕۆژانە 6 کاتژمێر کار دەکەن و بێکەوە ژینگە پاک دەکەنەوە. ئەم خەڵکی سەرسنکەینە ئەم نێزیکی 68 نەفەرۆینە ئەم گرۆپێکی ڕۆبووینە پۆقشکردنەوە ڕۆبۆتی خۆ مە فەردی سەیدۆ بۆ پۆرۆستنی ئەم دەست لیکدۆنەوەی بکەین گەلە جهۆ وەختی گەشتیاری دا هۆڤینێدا ئۆگر vێڕاچە بوو شنەوەمە پۆقشکردن و مەهێلۆن دۆرت هەر ڕۆبۆتی مە مینتەشین پلۆنەمەدا سەری سەرسنکی مە دەستپێکی دیە حتا گەهێنە مفرق ئەوشەوە و هو صادی vێڕاچین ڕۆبۆتی پۆقشکەین و حتا دمایی Haber. Neler yok, ne kadar ayağımız ya? O tutuyor diye ekipteydi. ام خلق سرسین کنه دور برای سرسین کنه مشول غابات کن مدوت غابات ما پاکش بیتو یه رایکو پیک بیتو منو به دورو برانو پاکشی گله کداف ما مدوتم خر پاکشی پولیسین گله کو گله برازینه
حتی حداکی بهنر لای ما و دام جینگه خو پارزین و دا گنج ماجی شول بکن و ام آفرت و ام گنج همی بشولین ام حس کن پتر بین هدف ما دا پتر ام جینگه خو پارزین و بین بچی کت خوشی بین زارو کت خوشی ام همی پیگ و جینگه گلک و جان ام همی پیگ و پارزین و دور باراج گلک جان یعنی دور بار هک هبیتن گلک جان ام همی پیگ و پارزین و پاکش کینو پاکشی گلک راستی گلک رولیجین کیجی یه زلامیشی هدوک پیگ و شول کن هدوک پیگ و یعنی و کیک شول کن فرق جدای نه هلنه ام هست کن پیگ و شول کن خوش تراجی هاری کاریای کدوت کن پتر بس ام پتر یعنی دخوازت کن پتر دخوازت کن منظمه پتر بین دف ما گنجت ما و فلات ما خرب باطالن بشولن دو پتر جینگا خوب پارزین خدي از گله گل هنده ما و وکی خیش کبریتی کن و پترش یعنی شول تاکرن و هم حس کن پتر شول ها بیجی و هندی ما بید بیج یعنی منظمات برای پتر هم دخوزی منظمات کن گنجت ما آفرات ما باطالن بشولن دو اویدیو ما پتر پاریزن جینگ هم بیجی زۆر نۆ کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن و کاری جیاواز و تایبەت ئەنجام دەدەن. ئافتا و کچێکی خاوەن پێداویستی تایبەتە بە جۆرێک کە نابیستە ناتوانێت قسە بکات و ناشبینێت، بەڵام ئەو هیوای بە ژیان بەردەوامە و زۆر کاری جوان و دەستیش دروست دەکات. من فاطمة سليمان كاكيم لپیمانگای نبینایانم لهولیر مامۆستام لماوەیەکی زۆر لەگەڵ ئافتا و مامۆستای ئەو تایبەتی ئەو بووم دەرسم پێوتووە لە ڕێگەی ڕێکخراوی مێدس منەظەمەیەکی بەریتانیە لەوێ ئیشم کردووە لە ڕێگەی ئەوە ئافتاوم ناسی و هەر بەو شێوەیە ئافتاو هاتە ژیانی منەوە و بووم بە مامۆستای تایبەتی ئەو و لە ڕێگەی ئەوە نووسینی برایل و لۆرم و ئەلفوبەی کوردی و هەروەها چەند ئیش کاری دەستیم فێر کردووە ئێستا شەوا نمونەی ئەو شتانن کە ئێستا فێر بوو بەشداریەکە لە هەموو پێشانگاکانە ئەتوانم بڵێم ئافتا و هێلین کەلەری کووردا چونکە هێلین کەلەری ئەمریکی هەیە ئافتاویش هێلین کەلەری کووردا ئەتوانێ توانای خۆی بە هەموو جیهان بگەیەنێت و هەست و بارودۆخێکی تایبەتیشی هەیە ئافتاو چونکە ئەو لە ژیانێکی تایبەتیە ئەژی بۆ نمونەن لەوانەیە زۆر کەس نەتوانێت لی تێ بکات نەتوانێت قسەی لەگەڵ بکات نەتوانێت ئەو شتێکە لە ناخیاتی بیگەیەنێ ئەوەی کە بەرامبەرەتی لی تێ بکات بۆیە بە تواناکانی بەکارە دەستیەکانی خۆی ئیرادەی خۆی پیشانی خەڵقەیات ئافتاو بە ئیشارەتی لەمس ئەتوانێت بەرامبەرەکەی تێگەیەنێ بە دەستی خۆی ئەبێ هەموو شتێکی ئافتاو لەمس بێ هەروەها بە نووسینی برایلیش شارەزایە هەروەها نووسینی لۆرم ئەویش تاکە نووسینە
لە دەرەوە بەکارێن بۆ نابیست و نابیناکان لە کوردستانە یەکەم کەس کە ئافتا و بەکاری هێنا و من ئەوم فێر کردووە بۆ شێوەیە. ئێستا پێڵێم کە کەناڵ 24 هاتووە توانەکانی تۆ پیشانەیەت. ئەفتە دایم دەم بە خەندەیە، دایم ئومێدی هەیە. ڕۆژ لە ڕۆژان نەمبینی ئەم کچە دڵگران بێ، دایم بزە لەسەر لێوێتی، دایم بەردەوام لە کارەکانی پێشکەوتن ئەکا لە کارەکانی تا ئەسەر لایانی پەیوەندیدار ئاوڕێ لەوە نەیاوەتەوە، لەم کچە نەیاوەتەوە چکە کچێکی زۆر زۆر تایبەتە. بەڕێی من ئەتوانم بڵێم لە زۆر 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 لە کچەکانی ئێمە بەتواناترە. چوار خوشک و چوار براینە، بەڵام سییانیان خاوەن پێداویستی تایبەتن. خوشکە و برای کەشمێ بە ناوی ئاڤان و ئامانج هەر لە مناڵیەوە لە زگماکی عنی کەڕوڵاڵ بوونا، بەڵام بۆ چاوی لە 9 ساڵیەوە دواتر وەلی هاتەوە. ئافتا و ڕۆژان لە ماڵە زیاتر بە کاری دەستی و مەشغوڵە و زۆر زۆریش حەزی لە مناڵە و بە تایبەت پێشتەژەگە ئاژەڵە زۆر زۆر هاوڕێتی خۆش بە تایبەتی کەروێشک. ماوەیەکیش لە کەروێشکمان بۆدان لەگەری بۆ یاری کردو و زۆربەی ئاژەڵەکان ئەبینی و ئەناسیت و تەنانەت لە وێنە کێشان زۆر حەزی لە ئاژەڵ بە وێنەی بکێشێتن. بۆ جلوبەرگەکانی خۆشی خۆی داواکە حەزەکە شێوە ڕەنگێکی بۆ بکڕم. جلوبەرگەکان پێش ئەو بۆی ئامادەکەم بۆی بکڕم داوای ڕەنگەکانی شملێکە لەبەر ئەو پێشتر ڕەنگەکانی بینیوە لە ڕەنگەکان زۆر زۆر باش بووە. ئێستاش زۆربەی ئەلوانەکان لە بەدڵی خۆیان وەرەگری. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەربن.